لە چەندین بوار دەتوانم بڵێم 10 تا 12 ڕێکاری زۆر خێرا هەبوو گیرایە بەر بەشێکیان ڕێکاری دەستنیشانکردنی خەلەلەکان بوو هۆکارەکان بوو لە دۆزینەوەی شوێنی تەبعاً بە سوپاسەوە بۆ بەڕێز قایمقامی قەزای شارەزور کاگرزگار و تیمی یاوەری بە تایبەتی فەرمانگەی ئاو کاگرەمەزان و هەموو کارمەندەکانی بۆی بە زووترین کات خەلەلەکە بدۆزرێتەوە بۆی زیاتر تەشەنە نەکات و هەروەها ڕێکاری تێکردنی کلۆر چارەسەرکردنی ئەم شوێنە ڕاگررتنی ئاوی خواردنەوەی شیا و دابشکردنی ئاوی پاک و هەروها لە ڕووی مختبەریەوە لە ڕووی تاقیگەیەوە تیمێکی زۆر نمونونەکانی پشکنینی وەرگرتووە لە سەرەتادا پشکنینی سەرەتایی کراوە و هەم لە بۆ ئاو هەم لە بۆ پیسایی ئەو هاوڵاتیە بەڕێزانەی توشببوونە وەکو نمونە خۆشببختانە هیچیان حالەتی کۆلێرا نەبووە لە سەرەتادا بەڵام لە دەرچوونی سەرەتاییدا ئەمە بەهۆی هەوکردنی بەکتریایی بووە لەم ئاوە و دواتریش ئێستا ژمارەیەک زۆر لە نمونونەکان پێویستی بە زەرعا کە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا نەتیجەکەی دەردەچێت کە ئەوەی دەیبینن ڕێژەی بەرزبوونەوەکە لە ڕۆژ یەکەمەوە بە 450 حالت دەست پێ دەگات دەبتە 840 دواتر تا 1260 و دەگەڕێتەوە ئەمڕۆکە بەرەو کەمبوونەوە چوو بە کۆی گشتی 2690 حالت ڕووی لە نەخۆشخانە کردووە کە بەشی هەر زۆریان پێویستی بە مغەزی و دانانی کانولە و هەروەها چەندین ڕێکاری چەند کاتژمێرێک داخلبوون بووە بەڕێزان ئەم تەشەنەکردە بە ئاسانی وەرناگیرێت لەبەرەوەی زۆر جار تەسەمونبوون بە ئاو و ژمارەیەکی زۆر ترسناکی لەسەر بە تایبەتی بە تەمەنەکان ئەوانەی هەڵگری نەخۆشیە درێژخایەنەکان بە تایبەتی نەخۆشی گورچیلە وشک بوونەوەی تونند لە منداڵان کە کارەساتی مردن هەندێک جار ڕوودەدات هەندێک جار عینایە مڕەکەزە و داخلبوون ومانەوە بەڵام خۆشببختانە سوپاس بۆخوا ئەو حالەتان هەمووی لە باری سووک بۆ باری مامناوەند بۆ تەنها یەک حالت پێویستی بە ڕەوانەکردن بووە کە پیساییەکەی جۆرێکی تایبەت لە سکسوم بووە.